سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوازانی لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ هەینی 24 خەرمانانی 1402 هێتاوی بەرابەرە لەگەڵ 15 سەپتامبری 2023 زاینی. لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵی دادخوازانی سنە و عێراق لەسەر مەزاری گیانبەخت کردووان، چالاکی تەبلیغی بە بۆنەی 25 خەرمانان لە شارەکانی کوردستان، سەپاندنی کەشی ئەمنی بەسەر شارەکانی کوردستان، بەیانیەی کۆمیتەی سەرانسەری خوێندکارانی زانکۆی کوردستان بۆ 25 خەرمانان، دەستبەسەرکردنی ئەنجامانی بنەماڵی دادخوازان لە کوردستان و ئێران، ڕەفاندنی سێنزە هاوڵاتی لە شارەکانی کوردستان، بانکشت و لێپرسینەوەی شادمان عەبدی چالاکی کرێکاری خەڵکی سنا، دەستبەسەرکردنی نۆ چالاکی مەدەنی لە شارە جۆراوجۆرەکانی ئێران و مانگرتن لە خواردنی 7 بەندکراوی سیاسی لە ساڕۆژی شۆڕشی ژینە. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵی دادخوازانی سنە و عێراق لەسەر مەزاری گیانبەخت کردووان. بەپێی هەواڵی گەیشتی و ڕۆژی پێنجشەممە 23 خەرمانانی 1402 بنەماڵی دادخوازانی سنە و عێراق بە کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەخت کردووان پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە. بە پێزانیاریەکان بنەماڵەی هەمیشە زیندوان ڕامین فاتحی و مێرشاد شەهیدی نژاد ڕۆژی پێنجشەممە هاوڕێی لەگەڵ کۆمەڵێک لە ئازادیخوازانی سنە و عێراق لەسەر مەزاری گیانبەخت کردووان کۆبوونەوە و وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەرەکانیان پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە. هەروەها بنەماڵەی موحسێن موسەوی گیانبەخت کردووی ڕێگەی ئازادی لە شاری تەران لەسەر مەزاری ناوبراو کۆبوونەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازیان بن. چالاکی تەبلیغی بە بۆنەی 25 خەرمانان لە شارەکانی کوردستان. ڕۆژی پێنجشەممە 23 خەرمانان کشان و کوڕانی شۆڕۆژگێر لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان بە بۆنەی 25 خەرمانان ستا ڕۆژی شۆڕشی ژینە چالاکی تەبلیغیان ئەنجامدا. بە پێو ڕاپۆرتەی بەدەستمان گەیشتووە لاوانی شۆڕژگەری کانی دیناری مەریوان دیواری گەڕەکەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند و لە شارەکانی سنا، سەقز، بیجار، دیواندەرە، بۆکان، مەهاباد، ئیلام و کرماشان ئازادیخوازان بە بڵاوکردنی تراکت و نووسینی دروشم داوایان لە خەڵک کرد لە ناڕزایەتیەکانی ڕۆژی 25 خەرماناندا بە شێوەیەکی بەرین بەشدار بن. سەپاندنی کەشی ئەمنی بەسەر شارەکانی کوردستان. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی پێنجشەممە 23 خەرمانان هێزێکی زۆری نظامی لە شەقامەکانی سەقز و دۆروبەری گۆڕستانی ئایشی جێگیرکراو لە زۆربەی گەڕەکەکانی بیجار، قوڕوا، دیواندەرە، کامیاران، بۆکان، مەهاباد، سنە و سەقز بازگەی پشکنین دانرا. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان هێزەکانی ڕژیم فەزایەکی ئەمنیەتی توندیان بەسەر شاری سەقزدا زاڵ کردووە و لە سەرجەم شەقام و مەیدانە سەرەکیەکانی شار هێزی نظامی لێ جێگیرکراوە. ڕژیمی سەرکوزگەرە لەم ڕۆژانەی نزیکبوونەوە لە ساڵیادی قەسنە حکوومەتی ژینەدا لە ترسی ناڕزایەتی خەڵک هێزێکی زۆر و پڕچەکی لە شارە جۆراوجۆرەکانی دیکەی ئێرانەوە ڕەوانەی شارەکانی کوردستان کردووە. جگە لە زاڵکردنی کەشێکی توندی ئەمنیەتی بەسەر شارەکاندا ئەو هێزانەی لە شەقام و مەیدانە سەرەکیەکاندا جێگیر کردووە و ئاستەنگیان بۆ هاتوچووی خەڵک دروست کردووە. لە هەواڵێکی دیکەدا شەوی ڕابردوو شۆرای دابینکردنی ئەمنیەتی پارێزگای کوردستان کۆبوونەوەی تایبەتیان بەڕێوە بردووە و ڕایان گەیاندووەکە لە ڕۆژی هەینی 24 خەرمانانەوە دەرگای گۆڕستانەکان بە تەواوەتی داردەخرێت و ڕێگە نادرێت کەس لەسەر مەزاری گیانبەخت کردوواندا کۆ ببێتەوە. بەیانیەی کۆمیتەی سەرانسەری خوێندکارانی زانکۆی کوردستان بۆ 25 خەرمانان. کۆمیتەی سەرانسەری خوێندکارانی کوردستان ڕۆژی پێنجشەممە 23 خەرمانان لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆی لە بانگەوازی 6 حەزبی کوردستانی بۆ مانگرتنی گشتی لە 25 خەرمانان سا ڕۆژی گیانبەختکردنی ژینامێنی دەربڕی. کۆمیتەی سەرانسەری خوێندکارانی کوردستان لە بەیاننامەیەکدا داوای لە تەواوی خەڵکی کوردستان و ئێران کرد
کە وەکو چواردەیە ڕابردوو لە بەرامبەر سیاسەتە گڵاوەکانی کۆماری ئیسلامی بەرخۆدان بکەن. ئێستاش کە ستا ڕۆژی قەتڵی حکوومەتی ژینامینیە بۆ جارێکی دیکە دژایەتی خۆتان لەگەڵ سەرکوتی دڕندانی حکوومەتی منداڵکوژی ئیسلامی نیشاندەن و هاودەنگ و یەک هەڵوێست لەگەڵ حەزبە کوردستانیەکان بەشداری مانگرتنی گشتی و کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەختکردووان بن. هەروەها داوا لە تەواوی مامۆستایانی زانکۆ، خوێندکاران و قوتابیان کراوە تاکو لەم دۆخە هەستیارەدا لە سەنگەرەکانی بەرگریدا جێبگرن و هەنگاوێکی بەهێز بۆ ڕووخاندنی دیکتاتۆر هەڵبگرن. دەستبەسەرکردنی ئەنجامانی بنەماڵی دادخوازان لە کوردستان و ئێران. ئارمین ڕۆستەمی برای ئایدا ڕۆستەمی پزیشکی گیانبەختکردووی خەڵکی گۆرگان، ئومێد نیازی برای موحسێن نیازی گیانبەختکردووی شاری جێولان، هەروەها موعید ساعدی و ڕێزان ساعدی برا و پوری سارینا ساعدی گیانبەختکردووی تەمەن 16 ساڵی خەڵکی شاری سنا، چوار ئەنجامی بنەماڵی دادخوازانی شۆڕەشی ژنجیان ئازادی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران. بە پێی راپۆرتەکان ڕۆژی پێنجشەممە 23 خەرمانان ئارمین ڕۆستەمی برای ئایدا ڕۆستەمی پزیشکی گیانبەختکردووی بزوستنەوەی ژنجیان ئازادی لەلایەن ئیدارەی سڵاتی گورگانەوە دەست بەسەرکرا. هەر هەمان ڕۆژ ئومێد نیازی برای موحسێن نیازی لاوی گیانبەختکردووی شاری دێولان لە جادەی نێوان دێولان سنا لەلایەن حەزە حکوومەتیەکانەوە ڕفێندرا. هاوکات موعید و ڕێزان ساعدی برا و پوری سارینا ساعدی لاوی گیانبەختکردووی تەمەن 16 ساڵی خەڵکی شاری سنا کە لە ڕەوتی بزوستنەوەی ژنجیان ئازادیدا گیانی لەدەستا لە گۆڕستانی بەهەش محەممەدی سنا دەست بەسەرکراون. ڕەفاندنی 13 هاوڵاتی لە شارەکانی کوردستان. ڕۆژی پێنجشەممە 23 خەرمانان 13 هاوڵاتی خەڵکی شارەکانی جوانڕۆ، سەرپۆڵی زەهاو، دیواندەرە، بانە و بۆکان لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە دەست بەسەرکراون. بە پێی راپۆرتەکان لەگەڵ نزیکبوونەوە بە ڕۆژی گیانبەختکردنی ژینامینی شەپۆلێکی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان دەستی پێکردووە و لە شاری جوانڕۆ 2 کەس بەناوەکانی شاهۆ مرادی و قەنبەر وەیسی، لە شاری سەرپۆڵی زەهاو 5 کەس بەناوەکانی محەممەد ئەلیاز سەرزەلی، شاهۆ ئەحمەدی، کیانوش ئەخگەر، میلاد حەیدەری و ئەمیر محەممەد ڕەنجبەر. لە شاری بانە هاوڵاتێک بەناوی محەممەد چاوشینی و لە شاری بۆکان 3 گەنج بەناوەکانی هەورام میرنەوایی، میلاد مستەفەوی و موحسێن سەعد عەزیزی لەلایەن ناوەندەمنیەکانی حکوومەتەوە ڕفێندراون. بانکشت و لێپرسینەوەی شادمان عەبدی چالاکی کرێکاری خەڵکی سنا. ڕۆژی پێنجشەممە 23 خەرمانان چالاکێکی کرێکاری خەڵکی سنا بە ناوی شادمان عەبدی لەلایەن ئیدارەی سڵاتەوە بانکشت و لێپرسینەوەی لێکرا. بە پێی راپۆرتە هێزەمنیەکان شادمان عەبدیان خستووەتە ژێر گوشاری و هەڕەشەیان لێکردووە تاکو لە کۆبوونەوە ناڕزایەتیەکاندا بەشداری نەکات. ناوبراو کۆتاییەکانی مانگی پوشپەڕی ساڵی ڕابردوو لەلایەن لەقیەکی دادگای انقلابی سنا با سەرۆکایەتی قازی سعیدی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حەزبە کوردستانیەکان هەوڵی تێکدانی ئەمنیەتی نێوخۆیی و دەرەکی و پێکهێنانی گروپی نایاسایی بە 3 ساڵ زیندانی تعزیری مەحکوم و سزاکەی بۆ ماوەی 2 ساڵ تەعەلیق کرا. برینداربوونی منداڵێکی تەمەن 12 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕۆژیم لە نەوسود. ڕۆژی پێنجشەممە 23 خەرمانان منداڵێکی تەمەن 12 ساڵ بە ناوی هێمن مستەفایی لە بەشی سنووری گوندی دزاوەر بە تەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندارکرا. بە پێی راپۆرتەکان هێزە سەرکوزگەرەکانی ڕژیم ئۆتۆمۆبیلی بنەماڵی هێمنیان لە گوندی دزاوەر بەبێ هۆکار داوەتە بەر دەستڕێژی گولە و شانێکی هێمن فیشەکی بەرکەوتووە. جێگەی ئاماژەیەکە هێمن مستەفایی پاشە ڕووداوە ڕەوانەی نەخۆشخانەی شاری پاوەکراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. دەستبەسەرکردنی 9 چالاکی مەدەنی لە شارە جۆراوجۆرەکانی ئێران.
ڕۆژی پەنجشەممە 23 خەرمانان نۆ چالاکی مەدەنی لە شارەکانی ئەهواز، تاران و تەورێز لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران. بە پێڕاپۆرتەکان 6 چالاکی مەدەنی خەڵکی پارێزگای ئازەربایجانی شەرقی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕەفێنراون کە ناسناوی 4 کەسیان بریتیە لە ئاراز ئیبراهیم نەژاد، جەواد سوودبەر، عەلی بابایی و داود شیری. هەروەها چالاکێکی مەدەنی خەڵکی ئەهواز بە ناوی مەحبوبە موسەوی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە شاری ئەهواز ڕفێنرا. ناوبراو لە ناڕزایەتیەکانی ساڵی ڕابردووش جارێکی دیکە دەست بەسەرکرا بوو. لە لایەکی دیکەوە ڕەزا مەزاهری بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی تاران لە هێرشی هێزەکانی ڕەژیم بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزرا. هەروەها چالاکێکی بواری مافی منداڵان بە ناوی سەمانە ئەسغەری لە ماڵەکەی خۆیدا لەلایەن هێزەکانی دارای سڵاتەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزرا. ناوبراو ساڵی ڕابردووش دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕەژیمەوە بە 18 ساڵ و 3 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. کوژرانی 4 ئەندامی بنەماڵێکی بەلوچ لەلایەن ڕەژیمەوە لە ئێرانشار. لە ڕۆژانی ڕابردوو 4 ئەندامی بنەماڵێکی بەلوچ کە پێک هاتبوون لە دایک، باوک و 2 منداڵ پاش دەستڕێژی گولەی هێزەکانی ڕەژیم بۆ سەر ئۆتۆمۆبیلەکەیان لە نزیکی پاسکای کاسکین لە جادەی بە زمانی ئێرانشار گیانیان لەدەستا. بە پێڕاپۆرتی حاڵبەش هێزەکانی ڕەژیم بەبێ ئاگادارکردنەوە تەقەیان لە تایەری ئۆتۆمۆبیلەکە کردووە و بەهۆیەوە ماشینەکە وەرگڕاوە و 4 سەرنشینەکەی بەناوەکانی شەوکەت ناروئی تەمەن 44 ساڵ، سۆغرا ناروئی تەمەن 28 ساڵ، فاتمە ناروئی تەمەن 20 ساڵ و سەعید ناروئی تەمەن 17 ساڵ گیانیان لەدەستا. دووە هەواڵ مانگرتن لە خواردنی 7 بەندکراوی سیاسی لەسەر ڕۆژی شۆڕشی ژینە. بە پێڕاپۆرتەکان 7 بەندکراوی سیاسی لە زیندانی ئەڤین بە بۆنەی ساڵوەگەری شۆڕشی ژینا و بەمبەستی دژایەتیکردن لەگەڵ سیستەمی سەرکوتی کۆماری ئیسلامی مانیان لە خواردن گرت. ناسناوی ئەو 7 بەندکراوە بریتیە لە مستەفا تاجزادە، حسێن ڕەزاق، مهدی مەحمودیان، سەعید مەدەنی، محەممەد نەجەفی، عەلی یونسی و ئەمیر حسێن یوسفی. شاینی باسەکە بەندکراوانی مانگرت و ڕایان گەیاندووە کە ئێرادەی بەهێزی خەڵک دەتوانێت تەواوی محاسبات تێک بدات. بزوسنەوەی ژینە ڕەژیمی تووشی شۆکێکی گەورە کردووە و کۆماری ئیسلامی وێڕای ئەو هەموو هەزینەیەی بۆ سەرکوت و تەبلیغی ئایدۆلۆژی خۆی کردووە لە بەرامبەر ئێرادەی بەهێزی لاوان شکستی هێناوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و بەختەوە بن.